لەم شارە مەزاری عەلی کوڕی ئەبی تاڵیبی لێ ڕەزای خوای لێبێت ساڵانە زیاتر لە 6 ملیۆن زیارەتکار سەردانیەکەن. جاگەر هەریەکەیان تەنیا 10,000 دینار بکەنە ئەو تۆڕە ئاڵتونیەوە، ئەزان چەنەکات؟ داهاتی تەنیا چەند مەتر دووجایەک 6 ملیار دینارەکات لە ساڵێکە. هەموو شتێک لەم شارە پاراکە. هەر ئاوا دەست بەرە ئەو خۆڵە پارەیە. گەورەترین گۆڕستان لە جیهاندا لە نەجەفە. ئەمەش هەر داهات و پارەیە. داهاتی ناشتنی مردوو هەموو ڕۆژێک 8 ملیۆن دینارە. جا ئیتر حسابی خوکە. بەڵام نابێت هەرە بێت شتێک سەر و دڵمان بگرێ. کاکە ئەم شارە پایتەختی برنجی عنبەر بوو. ساڵانی ڕابردوو 218,000 دۆنم زەوی بە مەرەزەدا پۆشرا بوو. ئێستا کەم بووە بۆ تەنیا لە 6,500 دۆنم. ئەوەش هەر لە بۆ خاتری خاتران ئەڵێن با لە ناو نەچێت. بە کوردیەکەی نەجەف لە برنج فرۆشیەوە بۆ بە برنج کڕ. ئەژینا تا برنجی عنبەر هەبوو، بۆنی قوبڵی خۆش، هەر خێرا سنووری چێشخانەکانی دەبڕی و ماڵە و ماڵە گەڕا. هەموو کۆڵانەی زانی کە برنجتان لێناوە. ئایش بۆنێک بوو، هیچ بۆنێکی شانێڵ هێندەی و بۆنە خۆش نەبوو.